خاڵی دووهەم تاغوتانی حکم نەدیندارن لەخوا بترسن، نە دیموکراسین تا مافی مرۆڤ بفامن و ڕێزی لێ بگرن، نە قەومین تا ڕێز لە خاک و خەڵک و خەبات و خوێنەکە بگرن، نە عەشایرن تا درۆ و چەواشەکاری و فری و دانیان پێ عەیبە بێ. ئەو خەڵکانی عەشایرن لە هەر شوێنێکی عەشایری کوردستان، لە بادینان، لە سۆران، لە باشوور، لە باکوور، لە هەر شوێنە کوڕی عەشایر ببینی زۆری پێ عەیبە، پێی خۆشە خەنجەرێکی دەبان پشتی ببڕێ بەڵام درۆی لێ نەبیسترێ. کوڕی عەشایر وا پەروەردە بوو. ئەمانە لە عەشیرەتیش دەرچوون. ئەمانە شەو ڕۆژ باسی دیموکراسیەکەن، شەرمیش ناکەن. ئەوەی نییە لە کوردستانە مافی مرۆڤ، ئەوەی قەدری نەماوە کوردایەتیە، هەر ئینتیمای نەماوە. اینجا بۆ دینداریش ئەمانە زۆر بێدینن، وەکو ئال سعود وان، ئال سعود، بەڵام ئال سعود مولحید نین، خەریکی فەساد و فجور و پارەکۆکردنەوەن، بەڵام مەلاکانیان خسۆتە پێشڕێ. پارتیە سەهزاری وەکو مەلا بەشیری دەستکەوت. مەلا بەشیری بردووە لای خۆی، دوای بردێ پەرلەمان، فێری ئەم ئەسالیبانەی کرد کە چۆن نەتوانێت مەشروعی پارتی بکا بە ئەسلەمە، بە ڕووکەشێکی ئیسلامی وەکو مافی کورد بڕاتە پێشێ، تەواوی تر بردی بۆ بەغدا. لەبەر ێستا پارتی فێر بووە، تەبعاً یەکێتیشە سەوا فێر بووە، وردە لاسایەکات. هەر ئیسلامیەک بێ بۆ مناقەشە محەجەبەیەک دێ ئی پارتیە هیەکێتی، وەکو بینیمانە بوو بەکر هەڵەدنی محەجەبەیەک بەرامبەری وەستاوت. هەر کەسێکی دینداری کۆمەڵ یا بزوتنەوە کەسێکی ئیسلامی بێ لەم تەرەفە بێ، مەلایەکی پارتی دێ بەرامبەری، یا کەسایەکی تری کاسەلێسی پارتی دێ بەرامبەری ئەوەستێتەوە. کەوابوو ئەلمانیەکان بۆ خۆیان کە ئیفلاس بوون و قواعیدیان نەماوە، ئەفکاریان نەماوە، هەرچەنە ساحەب فکر هەر نەبوون، هیچ فەلسەفە و ڕێبازێکیان نییە، دیدێکی سیاسی و بەرنامەیەکیان نییە، قیەمێکی ئەخلاقیان پێ نەماوە، مەجبورن ئەو ئەهلە ئیسلامیە غافڵ کراوە، جێل کراوە، گەوجێنراوە، دێنەوە بەرامبەر بە ئیسلامیە سیاسیەکان بەکاریان هێننەوە. ئەبێ ئەمەشمان لا بەڵگە نەویست بێ کە ئەوانەی سەرحکم هیچ شتێکیان لەم سفەتانە نەماوە، نە دیندارن، نە قەومین، نە دیموکراسین، نە عەشایر. بۆی هەرێکە لە عاسی خۆی تەبەڕایان لێ بکە لەم شتە.